ئەنجامە پیرەکەی یاکوزاکی ژاپۆن کە قاچاقچی پێداویستی ئەتۆمیەکانی ئێران بوو دەستگیر کرا. دانی بەوە جاناوە کە لە میانمارەوە پێداویستی ئەتۆمی بۆ ئێران دابین کردووە. دوایەوەی تۆڕێکی بەرفراوانی نێودەوڵەتی دژی قاچاقچێتی ماددەی هۆشبەر، مرۆڤ و چەک بە شێوەی نهێنی لەلایەن وڵاتانی ئەندەنۆزیا، ژاپۆن و تایلەندەوە بە سەرۆکایەتی و چاودێری ئەمریکا دامەزرا، توانرا کۆمەڵێک دۆسیەی گرنگ ئاشکرا بکرێت کە یەکێک لەوانە قاچاقی پێداویستی و ماددەکانی بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی بوو. یەکێک لە دۆسیە هەرەسەرەکیەکانیش دابینکردنی ئۆرانیۆم و پۆلۆتۆنیۆم بوو بۆ سانترفیوژەکانی کۆماری ئیسلامی ئێران کە لەلایەن تۆڕێکی مافیای ژاپۆنی و بە سەرکردایەتی ئەنجامێکی یاکوزاکی ژاپۆن جێبەجێ دەکرا کە بە هەوڵی ئەو تۆڕە نێودەوڵەتیە یەکێک لە سەرپەرشتی قاچاقچیەکان ئاشکرا بوو دەستگیر کرا. ئەمڕۆ پێنجشەممە نۆی کانونی دووەمی 2025 وەزارەتی دادی ئەمریکا دۆسیەی ئەو قاچاقچیە ژاپۆنیەی کە کەلوپەل پێداویستی و ماددەی ئەتۆمی بۆ ئێران دابین دەکرد داخست و یەکلایی کردەوە. وەزارەتەکە باس لەوە دەکات تاکاشی ئۆبیساوای تەمەن 6 ساڵ قاچاقچی و ئەنجامی گروپی مافیای یاکوزای ژاپۆن لە کۆتالێکۆڵینەوە و لێپرسینەوەیدا جانی بەوە جاناوە کە لە وڵاتی میانمارەوە بەشێک لە پێداویستی ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی ئێرانی دابین کردووە. دادگای مانهاتنی نیویۆرک ئاشکرای کرد تاکاشی دانی بەوە جاناوە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا تۆڕێکی بەهێزی قاچاقچێتی چەک کەرەستەی گەورە و گرانبەهای ئەتۆمی، پێداویستیەکانی دروستکردن و پیچاندنی ئەتۆم، لەوانە کەلوپەلەکانی دروستکردنی سانتەرفیوژ، گرنگتر لەوەش ماددەی ئۆرانیۆم و پلۆتۆنیۆم کە لە بەرهەمهێنانی چەک و بۆمبی ئەتۆمیدا بەکاردێن بۆ کۆماری ئیسلامی ئێران دابین کردووە. تاکاشی ئۆبیساوا لە جان پێدانانەکەیدا باسی لەوە کردووە تۆڕی قاچاقچێتیەکەمان لە وڵاتی میانمار دامەزراند. سەرپەرشتی کارەکان لە ئەستۆی من بوو. تۆڕەکەمان تایبەت بوو بە ئێران و لەم ڕێگایەوە ساڵانە 100 میلیۆن دۆلارمان دەست دەکەوت. ئێمە توانیمان لەو ماوەیەدا بەدەیان جار ئەوەی ئێران داوای دەکرد دابینی بکەین و بیگەیەنینە دەستیان. لا ئێستادا تاکاشی ئۆبیساوا ڕەوانەی زیندان کراوە و لێکۆڵینەوەی زیاتر بۆ ئاشکراکردنی لایەنە شاراوەکانی قاچاقچێتی ئۆرانیۆم و پێداویستی ئەتۆمی بۆ ئێران هەر بەردەوامە. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە لە ئێستادا بەڵگەیەکی بەهێزی دیکە دژی دۆسیەی ئەتۆمی ئێران کەوتۆتە بەردەستی ئەمریکا و بە دڵنیاییەوە ڕوانگەی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش سەبارەت بە ڕەژەمی ئێران گۆڕانێکی سەرەکی بەسەردادێت.